لە ساڵی داهاتوە سێ مادەی نوێ بۆ بەشە خۆراکی مانگانە زیاد دەکرێت. بەرپرسێکی باڵای وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان زانیاریەکی گرنگی لەبارەی بەشە خۆراکی هاوڵاتیانەوە ئاشکرا کرد و ڕایگەیاند لە ساڵی داهاتووەوە سێ مادەی نوێ لەگەڵ بەشە خۆراکی مانگانە زیاد دەکرێن. ئەمڕۆ دووشەممە نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پسوولەی بەشە خۆراک لە پارێزگای دۆ گۆڕاوە بۆ ئەلکترۆنی و لە هەوڵی ئەوەدان لە پارێزگاکانی هەولێر و سلێمانیش بکرێتە هەمان شێوە. ئاشکراشی کردە و کەسانی موچەکانیان لە 2 ملیۆن دینار زیاترە یان لە دەرەوەی وڵات دەژین بەشە خۆراکیان دەبڕێت و پێشنیار کراوە لە ساڵی نوێدا شیر و پەنیر و ئاردی سفر بۆ بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان زیاد بکرێت. ساڵی داهاتوو کێشەی موچەی هەرێم نامێنێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە لە بەغدا بۆ چارەسەری کێشەی موچەی هەرێم. ئەمڕۆ دووشەمە موسەنا ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە چاوپێکەوتنیاندا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنی ئەوەی پێداون پێشنیارێکی باشی تایبەت بە موچەی ئامادە کردووە بۆ هەمواری بودجەی ساڵی 2024. بەوتەیە و پەرلەمانتارە پێشنیارەکە بریتیە لەوەی موچەی هەموو موچەخۆرانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە بودجەی حاکیمە بدرێت کە بەشە خۆراک و دەرمان و هاوشێوەکانی لێ خەرج دەکرێت. جەختیشی کردەوە ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە لە بەغدا کە موچە ببرێتە دەرەوەی ئەو ململانێ سیاسیانی لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدادا هەیە. ئەنجومەنی وەزیران ڕێنماییەکی وەزارەتی ڕۆشنبیری ڕەت کردەوە. بە گوێرەی و زانیاریانی لە سەرچاوەیەکی بەرپرسی وەزارەتی ڕۆشنبیریەوە تایبەت بە شار پرێس درراوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم کارکردنی بە ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2023 وەزارەتی ڕۆشنبیری تایبەت بە کاری میدیایی ڕەت کردوێتەوە. سەرچاوەکە ئاشکرای کرد کۆتایی مانگی تشرینی دووەمی ڕابردوو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم نووسراوی کردووە بۆ سەرجەم وەزارەت و فەرمانگە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کارکردن بە ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2023 کە لە کاتی دەرکردنیدا ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆر بووەوە ڕەت بکرێتەوە و کاری پێ نەکرێت. بەپی ڕێنمایی ژمارە 1 وەزارەتی ڕۆشنبیری مافی بەخۆیدا بوو ڕاگررتنی کاتی بەرامبەر کەناڵەکان جێبەجێ بکات و لیستی ڕەشیان بۆ بکاتەوە و داوای کردبوو ئەنجومەنی وەزیرانیش گشتاندن بۆ هەموو وەزارەتەکان بکات تاوەکو هیچ مامەڵەیەک لەگەڵ ئەو کەناڵانەدا نەکات بۆ ماوەی 1 ساڵ.